ئەتەوێت دابەزین بکەیت و تا ئێستاش نەتکردووە نازانی چۆن فۆرمەکە پڕکەیتەوە وەرە لەگەڵ مابە بە ئەم ڤیدیۆت بۆ شەرحکەم و تۆش بە ئاسانی بتوانانی پڕی بکەیتەوە لەگەڵ مابە. ئێستاکانە دەستەکەین بە شەرحکردنی فۆرمی دابەزین لە زانکۆ پەیمانگاکان بۆ ئەوەی بە ئاسانی ئێوە بتوانن فۆرمەکەتان پڕ بکەنەوە چونکە ئاگادارین هەندێک کێشە هەیە لەو بابەتانە لەگەڵ لە سەرەتادا ئەچینە سەر ئەو سایتە ئەو لینکەی کە لە دسکریپشن بۆتان دائەنێن بۆ ئەوەی بکرێتەوە و فۆرمەکەتان بۆ ئامادە بکرێت. دێن کاتێککە فۆرمەکە ئەکەینەوە بەم شێوازە کە لەبەر چاومانە دائەن چەند بەشێکی تایە پێشکەشکردنی داواکاری، لیستی گواستنەوە، لیستی دابەزین لەگەڵ چەند وردەکاریەکی تر. ئێمە باسی شێوازی گواستنەوەمان کرد لە ڤیدیۆیەکدا بە شێوەیەکی تایبەت. ئێستا دین باسی لیستی دابەزینەکەین یان فۆرمی دابەزین. لە پێشکەشکردنی داواکاری کلیکەکەین تاوەکو لاپەڕەکەمان بۆ ئەکرێتەوە بەم شێوازەیە کە ئێستا لە بەرچاوی ئێوەیە. لێرەیە شتێکی گرنگ هەیە کە ئەبێ ئاگاداری بین ئێمە باسی فۆرمی گواستنەوە دابەزینمان کرد وتمان تاوەکو کۆتا هەفتەی سەرەتایی هەفتەی مانجینەوە بەتە سەرەتایی یەکەم هەفتەی مانجینەوە بەردەوامە بێت دەبێت ئاگامان لە کاتەکە هەبێ خۆمان زۆر تاخیر نەکەین. شتێکی تر کێشەیەکە کە تا ئێستاکانە ڕوبەڕووی قوتابیان بۆتەوە لە کاتی پڕکردنەوەی فۆرمی دابەزینە ئەبێت زۆر ئاگاداری بن. ئەویش ئەوەیە کاتی ئەتوێت دابەزین بکەیت ئەبێت کۆنمرە یا کەمترین کۆنمری وەرژراو لە زانکۆی بەرامبەر یا لەو بەشەی بەرامبەر کە تۆ ئەتەوێت دابەزینی بۆ بکەیت ئەبێ بگونجێت لەگەڵ کۆنمرەکەی بەڕێستا لە کاتێکا تۆ نازانی ئایا ئەگونجێت یان نا. پێویستت بەوەیە لینکی زانکۆلاین ئاکتیڤ ببێت تاوەکو بەکردیت هەموو حساباتێکت بۆ بکرێ و دڵنیابیتەوە لەوەی کە تۆ لەو بەشە وەرەگیری. بەڵام تا ئێستاش ئەو لینکە ئاکتیڤ نەبووە. چی بکەین لێرەیە باشە؟ چۆن ئەم کێشەیە چارەسەر بکەین؟ بۆ ئەوە من ڕێنماییتانەکەم تا چارەسەربوونی کێشەکە ئێوە فۆرمەکەی خۆتان پڕ بکەنەوە و چۆن ئەڵێ بەردێک لە سرەکەیە دابنێن بۆ ئەوەی دوایی پەشیمان نەبنەوە و کاتێک ئێوە ئەتانەوێت فۆرمەکە پڕ بکەنەوە ئەو کاتە کات نەما و با بڵێن کاتەکە کۆتایی پێ هاتووە کێشەتان بۆ دروستەبێ و ناتوانن فۆرمەکە پڕ بکەنەوە. بۆیە باشتر ئەوەیە ئێوە فۆرمی خۆتان پڕ بکەنەوە هەوڵدا نزیکترین بەش لە کۆنمرەکەتان داوا بکەن بۆ ئەوەی گواستنەوەکەی بۆ بکەن و کاتێکیشکە سایتی زانکۆلاین ئاکتیڤ بوو ئەو کاتە دڵنیا ئەبنەوە. بۆیە داواتان لێکەین ئێوە معاملاتەکەی خۆتان لە ڕێگەی ئۆنلاینەوە کە ئێستا بۆتانی شەرحەکەین بەو شێوازە ئێوە پڕی بکەنەوە و چاوەڕێ ئەوە بکەن تا لینک ئاکتیڤ بێت چکە بەڕاستی تا ئێستا معاملاتی دابەزین تۆزە شێشەیتیایە هەیە. لەگەڵمان بن بۆ پڕکردنەوەی فۆرمەکە. ئێستا هەنگاو بە هەنگاو لەگەڵمان بێت بۆ ئەوەی فۆرمەکە پڕکەینەوە و بزانین چۆن ئیش و کارەکانمانەکرێت. وەکوتمان سەرەتا ئەچینە سەر لینکەکە کە ئەلێرە نووسراوە بەو شێوازە ئێمە ڕەنگەکەیمان دیاری کردووە وەکوتیشمان لە دسکریپشن بۆتان دائەنین بۆ ئەوەی بە ئاسانی بتوانن جێبەجێ بکەن و سایتەکەتان بۆ بکرێتەوە فۆرمەکە لە بەردەستانە ئامادە بێت. لە پاشان دی ئەلێرە وشەی تێپەڕ یان وشەی بەکارهێنەرمان هەیە. ئەمە تایبەتە بە دابەزین زۆر گرینگە بنووسرێت بۆ چونکە وەکوتمان ئێمە پێویستمان بە ئاکتیڤ بوونی سایتی زانکۆلاینە تاوەکو بە دڵنیایەوە بزانین نەتیجەکەمان ئەگونجێ لەگەڵ ئەو قسمەی کە هەڵمان بژاردووە یاننا. لێرە بەو شێوازە ئەنووسین ئەوە ژمارەیەک هەر ژمارەیەکە هەمانە ئەتوانین بینووسین. پاشەوەی بەکارهێنەرمان نووسی دێنە سەر وشەی تێپەڕ. لە وشەی تێپەڕ عادەتەن لە 6 بەش پێکاتەوە 6 ژمارەیە ئەینووسی. پاشان دێن کۆدی باجی زانکۆیی ئەو باجە ئەو هەویەی کە بە ڕێزت پێی داخلی کۆلێژ پەیمانگا بەشەکەتەبی ئەینووسی. بۆ نمونە ژمارە 458 دامانە. پاشان ئیمێلی زانکۆ ئەنووسی. ئێمە وەکوتمان هەموو قوتابیەک ئیمێلی زانکۆی خۆی هەیە چونکە ئێستا خوێندنەکان زیاتر ئەلیکترۆنی بۆیە ئەتوانی ئیمێڵەکەت لێرە بنووسی وەکو ئەم ئیمێڵەیە کە ئێستا لە بەرچاوی بەڕێستانە نووسیمانە. لە پاشان دین ناوی خوێنکار ناوی چواری بۆ نمونە سروود بۆ بورنەوە دیارە پێویستە بیکەین بە زمانی کوردی بە تایبەتی یونیکۆد بێ چونکە یونیکۆد ئێستا وەکو زمانێکی ڕسمی بۆ کوردی لە ئەنتەرنێتە بەکاردێت زۆر گرنگە یونیکۆد بێت. بۆ شێوەیە سروود خورشید محەممەد ڕەشید ئەوە ناوی چواریمان نووسی. ژمارەی مۆبایل 0750
445 45 45 جوانترین ژمارەمان بۆ نووسیوە. باش میشەڵا بێ بە نسیبتان و ئێوەش سەبسکرایب و لایکی کەناڵەکەمان بۆ بکەن. زۆر گرینگە ئەوەی پڕی کاتە بۆ شێوازە ئیشەڵا ژمارەی بۆ دەرەچێت. لەگەڵمان بن بۆ بەردەوام بوون. پاشان دێنە جۆری داواکاری. ئێمە دابەزین هەڵەبژێرین بەو شێوازە. لە زانکۆی بۆ نمونە پۆلیتەکنیکی هەولێر هەڵەبژێری. کۆلێژ یا پەیمانگا کۆلێژی تەکنیکی تەندروستی هەولێر. بەشی ئەلێرانە بەشەکانمان شیکاری نەخۆشیمانەیە، چارەسەری سروشتیمانەیە، پەلی دەستکرد و پاڵپشتەکانمانەیە. بۆ نمونە تۆ هەر بەشێک بکەیتەوە. ئەگەر بێتوە لێرە لە کۆلێژی تەکنیکی تەندروستی بکەین بەکارژێڕی لێرە ئەبینین بەشەکانمان جیاوازە. هەر بەشێکە بە ڕێزت پێویستە بەو شێوازە ئەتوانیت بۆ نمونە تەکنیکی وەرجێڕان. بۆ زانکۆی ئەتەوێت بگوازیتەوە بۆ زانکۆی شتر، بۆ نمونە زانکۆی سەلاحەددین، کۆلێژ یا پەیمانگا دێن. ئەمە هەموو کۆلێژەکانمان هەیە، هەموو بابەتەکانمان هەیە کە لێرانە بۆ نمونە بە ڕێزت ئەتەوێت بچیتە بەشی یاسا. پاشان دیتە بەش لێرە بەشی یاسات لەبەردەستەیە. لە پاشەوە دێت ساڵی وەرگرتن لە زانکۆ. بۆ نمونە ئەلێرە کۆمەڵێک ساڵی پێداوی بە ڕێزت ساڵی پار وەرگیراوی، واتە ساڵی خوێندنی 2020 بۆ 21 چکە ئیمساڵ ساڵی خوێندنی 2021 بۆ 2022. لە قۆناغی چەنەوی بە ڕێزت بۆ نمونە قۆناغی یەکەم هەڵەبژێری. پاشە بۆ قۆناغی بە هەمان شێوە بۆ نمونە ئەستەوە قۆناغی یەکەم بە ڕێزت، لەبەر ئەوەی تۆ ئێستاکانە دابەزینەکەیت. دائیمەن لە قۆناغی چەندەم بیت ئەگەڕێتەوە قۆناغی یەکەم، چونکە کۆلێژەکەت پەیمانگاکەت ئەگۆڕی. بەپێی بڕگەی بزانە کەوتن یان دواخستن لە قۆناغی یەکەم، دەرچووی لە قۆناغی یەکەم بۆ قۆناغی دووەم، ئایا لە ئێوارانە چتە ئێواران یان هەر سیستمێکی دیکە کە لێرانە هەڵەبژێرین. ئێمە بۆ نمونە بە ڕێزت دەرچووی لە قۆناغی یەکەم بۆ قۆناغی دووەم هەڵەبژێرین. سیستمی خوێندنەکەت ئایا سیستمی خوێندنت ڕاستەوخۆییە، زانکۆڵاینە، پارالێلە یان ئێوارانە. بۆ نمونە زانکۆڵاین هەڵەبژێری بە ڕێزت. بۆ سیستمی بۆ نمونە ئەچیتەوە هەمان سیستم، یاخود شملت ناکە ئەو بابەتە ئەوە پێویستە بە ڕێزت بێت بۆ نمونە پارالێل هەڵبژێریت. کاتی ئەمانەت هەمووی تەواو کرد لێرە هاوپێچ. ئێستا بۆ ئەم بە ڕێزە دێن زانیاری لەسەر فایلی هاوپێچ هەڵەبژێرین. ببینە بە ڕێزت کاتێک کە دابەزینەکەی دێ ئەلێرە تەماشاکەیت. دابەزینمان هەیە کەوتنیا دواخەسن لە قۆناغی یەکەم، ئێمە ئەومان هەڵەبژار، بەڵکو دووەم هەڵبژاردنمانە بوو کە بریتی بوو دەرچوو لە قۆناغی یەکەم بۆ قۆناغی دووەم. چی پێویستە بە ڕوانامەی پۆلی 12 ئەلێرە باسی ئەو فۆرمەمان کردبوو. ئەزانین ئێمە زۆرمان وت و ئێوەش نە لایکێک و نە کۆمنتێکتان نەبوو. سەبسکرایبمان بکەن، لایک و کۆمنت بۆ ئێمە زۆر گرینگە، بۆ ئەوەی دڵگەرم بین بەردەوام بین لە کارەکانمان. فۆرمی زانکۆڵاین بۆ ئەو بەشەی دابەزینی بۆ دەکەیت. نمرەکەت شمولی دەکات هاوپێچ بکات، هەردووچیان لەسەر یەک لاپەڕە سکان بکات، واتە بڕوانامەی پۆلی 12 لەگەڵ کاتێک با بڵێن سایت زانکۆڵاین ئاکتیڤ بوو دڵنیابیتەوە کە بەشەکەت وەریەگرێت، هەردووچیان ڕسمەگریت لە لاپەڕەیەکە کۆپیانەکەیت، ئەمجا دێت هاوپێچەکەیت. پاش ئەوە دێت هاوپێچت کرد بە ڕێزت ئەڵێ بەڵێ نەدەم کە سەرجەم زانیاریەکانم ڕاست و دروستن و هەر کێشێکیشی هەبێت ئەوە خۆم بەرپرسیارم لێ. بەو شێوازە دێت هەموو زانیاریەکانت داخەڵ کرد، ئەمێنێتەوە سەر ئاخر بابەت کە بریتیە لە پڕکردنەوە داگریت و ئەو کاتە بابەتەکە کۆتایی دێت و پێت ئەڵێت بەسەرکەوتووی کارەکەت ئەنجام. ئەمە بریتیە لە پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین بەو شێوازە. کێشەیەکی تر هەیە کە وەکو ئاگادارین ماوەیەکە زۆربەی قوتابیان پرسیاری لەسەرەکەن چۆن بزانم کارەکەم گەیشتۆتە کوێ، ئایا ئیش و کارەکانم تەواو بووە یان نا. بۆ نمونە ئەمە لیستی دابەزینمان هەیە. کاتێککە لیستی دابەزین کلیکەکەین، ئەگەر ببینن بەڕێستان ئەو ڕەنگە شینانە لە چاوەڕوانیدایە ماماڵەکەت لە تۆماری گشتی زانکۆی یەکەمە، بە هەمان شێوە ئەوە پەسەند نەکراوە
لاریمان هەیە چونکە نمرەکەی وەرنەگیراوە لە تەساعودی واتە کەسێک بێوێت لە کۆلێژێک پەیمانگەیەکی کۆنمرە نزمەوە بچێتە بەشێک کۆلێژێک لە پەیمانگەیەک ئەوە بەرزتر بێت دەرەجەکە لە خۆی واتە بۆ بەرزتر بڕۆی نەک دابەزین بکەیت. بە هەمان شێوە تا خوارەوە ڕۆین ئێمە زۆر ئاسایی ئەوە ئەم بە ڕێزە نووسراوە پەسند نەکراوە ئەم بە ڕێزە بە هەمان شێوە بەهۆی کەمی کۆنمرەوە دیسان ئەویش موافقەی لەسەر نەدراوە بەو شێوەیە تۆ دیت ئەگەر نا ئەلێرە ناوی زانکۆکەی خۆتە نووسیت لە چ زانکۆیەکی کۆلێژا پەیمانگاکەت ئەنووسیت و بەشەکەت ئەنووسی یەکسەر ناوەکەت پێ ئەڵێ معاملاتەکەت بەکوێ گەیشتووە کۆتایی هاتووە یا ڕەفزی وەرگرتووە یا ئەوەتانی لە چاوەڕوانیایە بۆ موافقەکردن لەسەری ئەمانە هەمووی بە وردی بریتی بوون لە شەرح و ڕوونکردنەوەی فۆرمی دابەزین بە ئۆنلاین بۆ ئێوەی بەڕێز جارێک دیکەش پێتان ئەڵێمەوە زۆر گرینگە بەڕێستان معاملاتەکەتان تەقدیم بکەن چاوەڕێی ئەومەکەن تا زانکۆلاین ئەکتیڤ ئەبێت هەندێک شوێن لەوانەیە نمرەکان بزانێت ڕاستەوخۆ معاملاتەکەتان جێبەجێ بکات بەڵام کاتێک کە نەزانرا ئێوە جێگەیەکتان گرتووە و لە کاتێک کێشەیەکە بێ یا کات تەواو بێت تۆ بەڵگەت لەلایەکە تەقدیمت کردو و ئەو کاتە حتمما ئەبێت چارەسەری بۆ کێشەکانتان بدۆزرێتەوە. ئێمە بابەتەکەمان شەرح کرد ڕوونمان کردەوە ئێوەی بەڕێز بەوردی بینەر بن لایک و کۆمنتمان بۆ بکەن سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن هاوڕێیان و دۆستانتان ئاگادار بکەنەوە ئەگەر کێشەیە ناڕێکیەک لە کارەکانیان هەیە یا ئەزانن سودمەند دەبن لەم ڤیددیۆیەمان با ئەوانش ببین و سودمەند ببن و پێتان ئەڵێ لە کۆتایی ئەم ڤیددیۆیەدا دوو ڤیددیۆ بۆ ئێوە پێشنیارەکەین بۆ ئەوەی بە شێوازێک کە ئیسفادەی لێ بکەن و بیبین و بینەری بن لێرەش ئەمێ پێتان بڵێم ئێمە بەتەنیا لە یوتیوبانین بەڵکو لە تیکتۆک و هەروەها لە ئینستاگرامی شاهین لەوێش لەگەڵمان بن فۆلۆمان بکەن لایک و کۆمنت بکەن ئێمە لە خزمەتتان نابین و وەڵامی یەک بەیەکی پرسیارەکانتان دەدەینەوە بە هیوای ئەوەی سوودێک ببینن لە ڤیددیۆکەمان سەرکەوتوو بن. ئەگەر گۆڵ بدی سەر ئەوانەی زانکۆلاین بە کەڵکیان دێ خیار خۆمانە جەماتەشی لەزە